حکوومەتی عێراق بە قەیرانێکی سەختی داراییدا دەڕوات بە جۆرێک بۆ زامنکردنی موچەی فەرمانبەرانی دەستی بۆ قەرزی ناوخۆیی بردووە و بۆیە لە ڕێگەی پرۆژە هەسایەکەوە قەرزێکی 15 تریلیۆن دیناری ئاڕاستەی پەرلەمان کردووە، بەڵام هێشتا دیار نییە کەی پەرلەمان وەڵامی حکوومەت دەداتەوە. عەلی عەلاوی وەزیری دارایی عێراق بە میدیای عێراقیەکانی ڕاگەیاندووە موچەی ئەم مانگەی خانەنشینکراوان دابەش کراوە، بەڵام موچەی فەرمانبەرانی حکوومەت بەهۆی نەبوونی پارەی پێویست تا ئێستا دابەش نەکراوە. وەزیری دارایی عێراق ڕاشی گەیاندووە ئەگەر پەرلەمان پرۆژە یاسای وەرگرتنی قەرز پەسەند بکات ئەوە پارەی پێویست بەردەست دەبێ و دەتوانن موچە دابەش بکەن. لەبارەی پرۆژە یاساکەوە وتوێتی پرۆژەکە زۆر گرنگە چونکە پێداویستە داراییەکانی دەوڵەت دابین دەکات و کورتهێنانی بودجەش چارەسەر دەکات. لەگەڵەوەشدا لیژنەی دارایی پەرلەمان هۆشداری مایەپووچبوونی وڵاتی لە ماوەی 6 مانگدا داوە و دەڵێت حکوومەت بۆ و دۆخە تۆپەکەی خستوەتە گۆڕەپانی پەرلەمانەوە. لە ڕاگەیاندراوێکدا لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕایگەیاندووە چاوەڕوانی ئەوە بوون حکوومەت و وەزارەتی دارایی یاسای قەرزکردن جێبەجێ بکەن کە مانگی تەمووزی ئەمساڵ دەنگی لەسەردرا و دواتر حکوومەت لە ماوەی 60 ڕۆژدا پلانی چاکسازی دارایی و ئابووری پێشکەش بکات کەچی پرۆژە یاسایەکی تری قەرزکردنی پێشکەش کردووە. لیژنەی دارایی هۆشداری ئەوەش دەدات گەربێت و ئەو کارە تا 6 مانگی تر بەردەوام بێت ئەوە عێراق مایەپووچبوونی خۆی ڕادەگەیەنێت. هاوکات ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بە پەیامی وت تا ئێستا و پرۆژە یاسایی کە باس دەکرێت بە فەرمی نەگەیشتووەتە دەست لیژنەکەیان بۆیە ئاگاداری وردەکاریەکەی نین. دابەشنەکردنی موچەی فەرمانبەران لە عێراق فشاری هاوڵاتیانی لەسەر حکوومەت و پەرلەمانیش دروست کردووە. ئێستا هاشتاگی کازمی موچەکانی لوژدا بووەتە ترێندی عێراقیەکان لە تویتەر. چاودێرانی دۆخی سیاسی عێراق پێیان وایە حکوومەت دەتوانێت موچەی ئەم مانگەی فەرمانبەرانیش دابەش بکات، بەڵام کازمی دەیەوێت لە ڕێگەی قەرزی ناوخۆییەوە چارەسەری کێشەدارەیەکان بکات بۆیە بە دابەشنەکردنی موچە فشار لەسەر پەرلەمان دروست دەکات. من أخوة في البرلمان السادة البرلمانيين المحترمين پێشتریش مستەفا کازمی سەرۆک وەزیران لە چاوپێکەوتنیشی تەلەڤیزیۆنیدا بە دووری زانی عێراق دووچاری مایەپووچبوون بێت، بەڵام نەیشاردەوە بە ترسناکترین دۆخی داراهیدا گوزەر دەکات. کازمی لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ کەناڵی فەرمی دەوڵەت وتی ئیدارەیەکی شکست خواردووم وەرگرتووە، هیچ دەوڵەتێک نییە لە سەدا 95 پشت بە نەوت ببەستێت. لەبارەی بودجە و موچەشەوە کازمی ئاماژەی بەوە کرد ڕاشکاوانە بە خەڵک دەڵێم خەڵکانێک خڵەفاندویانن بە دامەزراندنی زۆر، هیچ دەوڵەتێک نییە لە دنیادا 4 ملیۆن فەرمانبەری تێدا بێت. ئێستا فەرمانبەرانی عێراق کەوتونەتە نێوان ململانەی حکوومەت و پەرلەمانەوە. حکوومەت پێی وایە چارەسەریەم دۆخی ئێستا پرۆژە یاسایەکی دیکەی قەرزە بۆ موچە و پەرلەمانیش دەڵێت چارەسەرکردن قەرزکردن نییە، بەڵکو چارکسازی و دۆزینەوەی سەرچاوەی دارایی دیکەیە. بە گوێرەی بەیاننامەکەی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق هەر پرۆژێکی تری قەرزکردن بۆ دابینکردنی موچە دەبێتە هۆی ئیفلاسی ئابووری وڵات. پەیوەندیدار بە هەرێمی کوردستانەوە دواکەوتنی موچەی ئەم مانگەی فەرمانبەران لە 50 ڕۆژ نزیک بووەتەوە. هێشتا حکوومەت دەستی بە دابەشکردنی موچە نەکردووە. حکوومەتی هەرێمیش خۆی لە باسکردنی موچە بێدەنگ کردووە و چاوەڕوانی ئەوەیە 320 میلیارد دینار لە بەغداوە وەربگرێت تا دەست بە دابەشکردنی موچە بکات. بەڵام بەو بارودۆخی ئێستا عێراقی پێدا تێپەڕ دەبێت ئەستەمە حکوومەتی عێراق بتوانێت بەم زوانە موچەی فەرمانبەرانی خۆی بدات و موچەش بۆ هەرێم ڕەوانە بکات. ئەوەی جێگەی سەرنجە بەپێی ئەو داتایانی حکوومەتی هەرێم خۆی بڵاوی دەکاتەوە دەتوانێت بەشی پێویست داهات بۆ دابەشکردنی موچە دەست بخات، بەڵام هێشتا دابەشکردنی موچەی دەست پێ نەکردووە.